پزیشکی فاروق چاودێری پزیشکی بێوێنە. بەخێربێن بۆ شاری پزیشکی فاروق. من دکتۆر جیڤارە حەمەڕەشید لە بەشی نەشتەرگەری دڵ و بۆرەکانی خوێن بۆ یەکەم جار لە کوردستانە توانیمان ئامێری باولەتێک لێزەر مەشین لە شاری پزیشکی فاروق بخەینە کار بۆ چارەسەرکردنی نەخۆشی داوالی پێکان بەبێ نەشتەرگەری سڕکردن بەهۆی تیشتی لێزەرەوە. نەخۆشەکە سەرەتا ئامادەکرێت لە بەشەکەمان، پاشان دێنرێتە ئەم شوێنە بۆ ئەنجامدانی کردارەکە. هەموو پرۆسەکە نزیکەی 2 بۆ 3 کاتژمێر دەخایەنێت و پاشان نەخۆشەکە دەتوانێت بچێتەوە ماڵەوە بەبێ ئەوەی هیچ زیانێکی لاوەکی هەبێت. ڕێژەی سەرکەوتن بۆ ئەم نەشتەرگەریە نزیکەی لە 95 بۆ لە 99ە و زۆر لە نەشتەرگەری ئاسایی باشترە کە پێشتر دەکرا بۆ نەخۆشی داوالی. شاری پزیشکی فاروق چاودێری پزیشکی بێوێنە.